ئەو دیمەنانە ئێستان و بۆ وەرگرتنی زانیاریەکان دچمە لای پەیامبەرمان محەممەد عەبدوڕەحمان. محەممەد ئێستا ڕۆژی بەغداد چۆنە و چۆن هەڵسەنگاندن بەپێی ئەوەی کە هەیە لەلایەنە سیاسیەکان بارودۆخەکە ئێستا لە بەغداد چۆنە؟ هێڤی ڕەوشی بەغداد زۆر ئارامە، بەڵام لە دوێنێشەوەوە بڵێن لە شەوی ڕابردووە ئەم جاریان زۆر بەچڕی بنکەی ڤیکتۆریا کە بنکەی سەربازی هێزەکانی ئەمریکا و پەیمانانە بۆردومان کراوە، یعنی دوێنێ لە سەعات حەوت ێوارە لە دوای بەربانگ وە لە سەعات 12 شەو و دواتر 1:30 دقیقەی بەربیانی ئەمڕۆوە هەروەها سەعات 6 بەیانیش، یعنی هەم بنکەی سەربازەکە بۆردومان کرا هەم هەوڵیش درا باڵۆزخانی یاخود بارەکەی باڵۆستانی ئەمریکا لە بەغدا بۆردومان بکرێت، بەڵام لەلایەن سیستیمی ڕامەوە بەرپەرش درایەوە و هێرشەکانیش هەمووی بە موشکی و کاتێشە و درۆنەوە بووە و تا نزیکەی سەعات حەوتی بەیانیش هەم لە نێو بنکەی هێرشەکانی گروپی مقاومەی ئیسلامی ڕۆژ بە ڕۆژ چڕە بنەوە لەسەر بەرژەوەندەکانی ئەمریکا بە تایبەتی لەسەر بنکەی سەربازی ڤیکتۆریا و لە یەکێک لە ئەنان بریندار بوو بێت. تا ئێستا هەم هێزەکانی ئەمریکا فەرماندەی ڕۆژهەڵاتی ناوڕاست و هەم میدیای عێراقیش باز لەوە ناکاتکەوە بریندار هەبوو بێت و هەر بەربیانی ئەمڕۆ هێزەکانی ئەمریکا و ئیسرائیل لە ڕێگەی بۆ فڕۆکەی جەنگی و بەردەمانی ناوچەی جرفە سەخریان کردووە پێشتر کە من تۆش قسەمان کردووە ناوچەی جرفە سەخرکە دەکەوێتە پارێزگای بابلەوە ناوچەیشی قەدەغەکراوە تایبەتە بە کەتیبەکانی حەشدی شعبیەوە بەتایبەتی بڵێن حەزبڵای عێراقی لەوێ باڵادەستە و بەردومانێکی سەختی کردووە تا ئێستاش بە پێی زانیاری سەرەتایەکانەوە هەیەکەوە هەندێک برینداری لێکەوتوتەوە، بەڵام تا ئێستا زانیاری بەوە نییە کە باز لە کوژرانی چەکدارانی حەشد کرابێ و هەر دەنگانی شەوی ڕابردووش بنکێکی هێزەکانی حەشدی شعبی لە پارێزگای ساحەدین لەوێشکرا ئاماج، یعنی هێوی ئەوەی ماوەتەوە لایەنە سیاسەکان کە دوێنێش چارچەوەی هەماهەنگی کۆبنەوەی خۆی بەستە بوو و تاکیدی لەسەر ڕێوشێنەکان کردبوو بۆ ئەم دۆخە، چونکە دۆخێکی ناهەموارە دۆخێکی هەستیارە بەلایەن عێراقەوە، بەڵام ئەوەی یعنی ئەوەی کەوا بەلای حکومەتی عێراق و محەممەد شیاع سوودانی سەرۆکوەزیرانی عێراقەوە تا ڕادەیەک کورسە و ئیحراجیە ئەوەیە کە لە نێو گروپی مقاومەی ئیسلامی لە نێو چارچەوەی مقاومەی ئیسلامی چەند کەتیبەیەکەیە ئەوانەکەوە پابەند نامن با بڕیارەکان و ڕاستپاردەی حکومەتی عێراقەوە هیچ فەرمانێک لە سەرۆکوەزیران و حکومەتی عێراقەوە وەرناگرن، بۆیە بەردەوامن و هەڕەشەی ئەویشیان کردووەوە بەردەوام لە بەیاننامەکانیان ئەویان وتووە کەوا ئەوان بەردەوام بەدەمن لە بۆردۆمانکردنی من کە سەربازەکانی ئەمریکانی ئەمریکا لە بەغدا و لە عێراق. فەرمانەکانەوان کە پابەند نامن بە حکومەتی عێراق و ڕاستپاردەکانی سەرۆکوەزیرانەوە ئەوان ئەڵێن ڕاستەوخەمە فەرمان لە ئێرانەوە وەرەگرین، ئێران چیمان پێ بڵێمە ئەوواکەین و تاکو ئەم جەنگەش بەردەوام بێ. باشە محەممەد، بەداخەوە کە عێراق ساڵانێکی زۆرە و پێش 2023 و لە دوای ساڵی 2023 شەوە پرۆسی ئازادیەوە بە بەردەوام عێراق بە بارودۆخی زۆر سەختتا تێپەڕێەوە خەڵکەکەی هەمیشە لە دڵ و دەرونێکی زۆر ترساوە ژیانیان بەڕێ کردووە. ڕوونتر پرسیارەکەم ئەوەیە لە ئێستادا کە ئەم مەترسیانە هەیە خەڵک وەکو معنەویات وەکو ترس و دڵڕاوکەی کە هەبێت هەیەیانە لە ناو بەغایە؟ هێوی خەڵک ڕاهاتووە، هەرەوە ناڵم خەڵکی بەغا ڕاهاتووە و تەنانەت ئێمە لە کاتی خۆپیشاندانەکانی لە هەفتەی ڕابردوو شەوانەی کەوا لە ئەنگرانی مقاومەی ئیسلامی و حەشدی شعبی دەیانویست لە ناوچەی جادریەوە هەڵبکەنە سەر باڵۆزخانەی ئەمریکا، یعنی لە پشتی ئێمەوە بە مەسافەیەک خەڵکی بازاڕی خۆی دەکرد، لەم لاوە ئاگرباران بوو تەقە بوو و بڵێن گولەی ئاگرین بەکارێنە، بەڵام لە پشتی ئێمەوە خەڵکی بازاڕی خۆیە کرد، خەڵکی بەغا ڕاهاتووە، یعنی ئەڵێمە ئەمە بابەتێکە هیچ کۆتایی نایە، بەڵام بابەتەکە مەترسیەکە ئەوەیە بە تایبەتی لایەنە سیاسەکانی ژوە سەرکردایەتی کوردی ژوە لە نێویدا بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی شێرنیشتوانی کوردستان کە داوای کردووە عێراق تێنەوەگرێ بەڵکێش نەکرێ بۆ نێوان جەنگە، بەڵام دیارە چەند کەتیبەیەکی نێو مقاومەی ئیسلامی دەیانوێت بە زۆر و زۆرداری عێراق بەڵکێشیان جەنگە بکەن بۆ پشتیوانی کردن لێرە. محەممەد عەبدوڕەحمان کامێری کورسات نیوز لە بەغداد، سپاس بۆ زانیاریەکانت. بەرلەوەی بچمە لای پەیامبەرمان بڕیار سەرنجتان ڕادێکێشم بۆ لای هەواڵێکی ڕاستەوخۆ بە پەلایش کە ئێستا لە ناو تاراندا دەنگی تەقینەوە دەبیسترێ
و بەردەوام ئەم تەقینەوانە بەردەوامی هەیە لە نوێترین لێدوانی وڵاتەشدا باز لەوە دەکەن هەر کەسێک تێوە بگرێت لە کارێکی سیخوڕی یاخود زیانگەاندن بە وڵاتە ئەوان دەست ناپارێزن لەوەی کە ڕوبەڕوویان ببنەوە و بابەتێکی دیکەش لوبنان ڕایگەیاندۆ لە سەرەتای مانگی ئازارەوە تاکو ئێستاوەتە لە سەروبەندی دەستپێکردنی شەڕەکە تاکو ئێستا 850 کەس بوونەتە قوربانی بەهۆی ئەم شەڕەوە کە ئیسرائیل بێگومان هێرشەکاتە سەر لوبنان. دەچمە لای پامنێرمان بڕیار محەممەد لە هەولێرەوە. بڕیار ئەو ڕێو ڕسمە چییە کە لە کۆنسڵخانەی ئێران لە هەولێر بەڕێواچێت؟ هێوی سلااوان لێبێت ماوەی 2 ڕۆژە لە کۆنسڵخانەی ئێران لە شاری هەولێر پرسا بەڕێوە دەچێت بۆ قوربانیانی ئەو هێرشانی کە لە ماوەی ڕابردوو کراوەتە سەر وڵاتی ئێران. جا لە دوێنێەوە لە سعاتەوە پرسەکە دەستی پێ کردووە تاوەکو سعاسی پاشنیوە ڕۆ بەردەوامیە بوو. ئەم ڕۆژ بە هەمان شێوە لە سعات دێ بەیانی دەستی پێ کردو تاوەکو سعاسی پاشنیوە ڕۆ بەردەوامی دەبێت. لە دوێنێەوە ژمارەیەکی زۆر لە کۆنسڵی وڵاتان هەروە حزب و لایەنە سیاسیەکان سەردانی کۆنسڵخانەی ئێرانیان کردووە پرسە و هاوخەمی خۆیان گەیاندۆتە کۆنسڵخانەی ئێران. جا لە دوای ئەوەی کە بەشداری لە پرسەکەش دەکەن و کوێساشکە لە پشتی منەوە دەیبینن ئەنی لێرە دەفتەرێک دانراوە هەر یەکێک لەو کەسانەی کە سەردانی ئێرە دەکەن هەم کۆنسڵەکان هەم حزب و لایەنە سیاسیەکانیش لێرە لە دەفتەری یادەوەریەکان هەر یەکەیان و بە شێوەیەک باس لە ڕۆڵ و پێگەی ئێران هەروە ڕابەری کۆماری ئیسلامی ئێران دەکەن لە ماوەی ڕابردوو چی کردووە و چۆن هەمایانجی لەگەڵ لایەنە سیاسیەکان هەبووە. کوتم هەرچەندە لە پێشووتریشدا هەمایانجی هەبووە و سەردانی کۆنسڵخانەی ئێران هەبووە بەڵام بە شێوەی فەرمی دوێنێ و ئەمڕۆ کەش پرسەکە بەڕێوە دەچێتن و دوای ئەمڕۆ پرسە لە کۆنسڵخانەی ئێران لە هەولێر کۆتایی دێت. بەڵێ بڕیار محەممەد پامنێری کورسات نیوز لە هەولێرەوە سپاس بۆ زانیاریەکانت. سوپای ئیسرائیل بڵاوی کردەوە لە 24 ساعتی ڕابردوودا 200 پێگەی ئێرانیان کردو تامانج. تەندروستی تارانیش کوشتنی 503 هاوڵاتی ئەو شاری ڕاگەاند. سوپای ئیسرائیل لە بەرەبایانی ئەمڕۆ باسی لێوە کردووە هێرشێکی فراوانیان کردوتە سەر تاران و ژێرخانی ئێرانیان کردو تامانج. ڕایشیان لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا 200 پێگەی ئێرانیان بردومان کردووە. لەلایەکی دیکەوە میدیاکانی عێراق ڕایانگەیاند لا بردومانێکدا بۆ سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغداد 5 کەس بریندار بوون. لە ئیماراتیش بەهۆی بەرکەوتنی موشک لە ناوچەیەکی شاری ئەبوزەبی کەسێک گیانی لەدەستدا و دەستەی فڕۆکەوانی ئیماراتیش ڕایگەاند بە شێوەیەکی سنووردار گەشتەکانیان دەست پێ دەکەنەوە. سەبارەت بە ژمارەی قوربانیانی تاران تەندروستی تاران ڕایگەاند لە سەرەتای دەستپێکردنی شەڕەوە 503 کەس کوژراون و زیاتر لە 5700 کەسیش بریندار بوون. ئێران دەستگیرکردنی 500 کەسی بە تۆمەتی سێخوڕی و دزەپێکردنی زانیاری ڕاگەاند. ئەحمەد ڕەزا ڕەدان فەرماندەی پۆلیسی ئێران ڕایگەاند دەسەڵاتداران 500 کەسیان بە تۆمەتی دزەپێکردنی زانیاری بۆ دوژمنان دەستگیر کردووە. ئاماژەی ئەوەش کردووە و کەسانی دەستگیر کراون زانیاریان داوە بۆیان بە ئامانجگرتنی شوێنە دیاریکراوەکان و وێنەیان گرتووە و یارمەتی هێرشی ئاسمانیان داوە بۆ وڵاتەکەمان. کۆتایی هێنان بە شەڕی ئێران ناکۆکی لە نێوان ئەندامانی کۆنگرێس و لێپرساوانی ئەمریکادا دروست کردو و بەشێکیان داوا دەکەن ئیدارەی ئەمریکا ڕوون بێت لە ڕاگەیاندنی ئامانجەکانی لەو جەنگەدا. جیم هایمز ئەندامی ئەنجومەنی ڕاگەیاندن یاخود ئەندامی ئەنجومەنەکە ڕایگەیاند دوای پێدەستێنانی
ئامانجەکانیان یەکێک لە سینارۆ سەرێکیەکان دەکرێت جێبەجێ بکرێت کشانەوەی ئەمریکا لەو جەنگە لە کاتێکدا توانە سەربازی و موشکی و دەریایەکانی ئێران لاواز بوون. هەروەها گرنگی ئەوە بکرێت کە لە داهاتوودا ئێران نتوانێت پەرە بە چەکی ئەتۆمی بدات. ئادەم سمیزی ئەندامی ئەنجومەنی نێرانی ئەمریکا دەڵێت نیگەرانن لا تێچووی شەڕەکە جەختیش لەوە دەکاتەوە پێویستە استراتیژیەتێکی ڕوون هەبێت کە ئۆپەراسیۆنە سەربازیەکان و ئامانجا درێژخایەنەکان بێکەوە ببەستێتەوە. سەرۆکی ئەمریکا لەبارەی ڕێککەوتن لەگەڵ ئێران ڕوونی کردەوە دەڵێت نازانین لەگەڵ کێ ڕێبکەوین. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە کاتی گەڕانەوەی لا فلۆریدا بۆ واشنتن لە گفتوگۆیەکیدا بۆ ڕۆژنامە نووسان مەرجەکانی بۆ ڕێککەوتنێک لەگەڵ ئێران خستە ڕوو بێ ئەوەی وردەکاری مەرجەکان ئاشکرا بکات. ڕەشی گیان نازانن کە لەگەڵ کێ لە ناو ئێراندا کۆتایی بە شەڕەکە بهێن و ڕێبکەون یاخودنا. بەڵام ئەگەر خواستی ڕێککەوتنیشمان هەبێت نازانین دانوستان لەگەڵ کێ بکەین چونکە زۆرینەی سەرکردەکانی ئێرانیان کوشتووە. ئەمە لە کاتێکدا عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران ڕایگەاند ئەوان داوای دانوستانیان نەکردو دانوستانیش ئەنجام نادەن و تیشی لە توانایاندا هەیە درێژە بە شەڕ بدەن. لە سەرەتادا دەمگوت نابێت ببنە خاوەنی چەکی ئەتۆمی بەڵام ئەوە سەرەتا بوو. لە ئێستاوە ئامانجەکانی تر دەست پێ دەکات. ئێمە خەڵکێکی زۆرمان هەیە کە کارمان بۆ دەکەن بەڵام کەس نییە لە سەربازیدا لە من باشتر بێت. نازانم دەمەوێت ڕێکەوتن لەگەڵ ئێران بکەم یان نا چونکە کەس نازانێت مامەڵە لەگەڵ چێ دەکەیت چونکە زۆربەی سەرکردایەتەکانی ئەوان کوژراون وەک دەزانن بۆیە تەنانەت نازانم کە ئێمە دەمانەوێت ڕێککەوتنێک بکەین. ئیدارەی ئەمریکا تێچووی جەنگی ئێرانی ئاشکرا کرد و ڕایگەیان تا ئێستا لانی کەم 12 ملیارد دلاری تێچووە. کیڤن هەیست بەڕێوەبەری ئەنجومەنی ئابووری نیشتیمانی ئەمریکا ڕایگەاند نوێترین ژمارە کە تا ئێستا لەباری تێچووی جەنگی ئەمریکا دژ بە ئێران کە پێیان گەشتووە 12 ملیارد دلارە. دەژڵێت جەنگەکە تێچوویەکی زیاتری پێویست دەبێت و ژمارەکان بەرزتریش دەبنەوە بەڵام بە دووری زانیوە پێویستی با تەرخانکردنی بودجەی نوێ بێت لەلایەن کۆنگرێسەوە چونکە چەکی پێویستیان لەبەر دەستدا و تا ئێستاش تێچووەکە لەو ئاستەدایە کە پێشبینیان کردبوو. پێشتریش راپۆرتە ڕۆژنامەوانیەکان باسییان لەوە کرد کە پێدەچێت تێچووی جەنگەکە تا کۆتایی بۆ ئەمریکا بگاتە 50 ملیارد دلار. لێپرسراوێکی ئەمریکا دەڵێت واشنتن سینارۆی ئازادکردنی عێراق لە ئێران دووبارە ناکاتەوە. مایک والتز نوێنەری ئەمریکا لە نەتەوە یەکگرتوەکان با کەناڵی فۆکس نیوزی ڕاگەیاندووە ئۆپەراسیۆنی سەربازی ئەمریکا لە دژی ئێران هاوشێوەی ئۆپەراسیۆنەی ئەمریکا لە ساڵی 2023 بۆ ئازادکردنی عێراق نابێت. دەژڵێت ئەمریکا هەرگیز سەدان هەزار سەربازی نانێرێتە ئێران هاوشێوەی عێراق بەڵام بە دووریشی نەزانیوە کە ئەگەر پێویست بکات و دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بڕیار بدات ئۆپەراسیۆنێکی وشکانی سنووردار دژی ئێران ئەنجام بدرێت. ماڵپەڕی ئەکسیسۆز ڕایگەاند دۆناڵد ترامپ تاوتوێی پلانی داگیرکردنی دوورگەی خارگ دەکات ئەوەش بۆ پەکخستنی تەواوی هەناردەی نەوتی ئێران و دەست بە سەرداگرتنی. لێپرسراوێکی کۆشکی سپی ئاماژەی بۆ ئەوە کرد هێشتا بڕیاری کۆتایی نەدراوە بەڵام ڕەنگە فشارەکان بۆ سەرتاران زیاتر بن. هەروەها ئاماژی بۆ ئەوەش کرد ئەم هەنگاوە پێویستی بە هێزی زمینی هەیە. دوورگەی خارگ کە دەکەوێتە نزیکگەروی هورموز ئێران لە سەدا 90 نەوتەکەی لەوێوە هەناردە دەکات. دەستپێکردنی جەنگی ئێران بۆ ئەمریکا و ئیسرائیل بە ئاسانی هاتە پێشەوە بەڵام هەر لە سەرەتای جەنگەوە پێشبینیەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ ئەنجامەکەی وەک ئەوە نەبووە کە چاوەڕوان دەکرا. ئەوش بەهۆی ئەوەی کە جەنگەکە لە ئۆپەراسیۆنێکی کاریگەر و کورتخایەن گۆڕاوە بۆ جەنگێکی درێژخایەن و بەرفراوان بە تایبەتیش کە ئێران ناوچەکەی بەخۆیەوە پەلکێشی جەنگەکە کرد و دیاریش نییە تاکەی بەردەوام دەبێت. جەنگی ئێران ئەستی پێشبینی کراوی واشنتۆن تێدەپەڕێنێت و گەیشتۆتە ئاستێک
کە جێی چاوەڕوانی کۆشکی سپی نەبووە. کەناڵی CNN ئەمریکی لە راپۆرتێکی شیکاریدا بۆ پەرەسەندنی ململانەکانی نێوان ئەمریکا و ئێران ئاشکرای کردووە پلانی ئەمریکا بۆ هێرشکردنە سەرتاران هەر لە ساعاتەکانی یەکەمەوە لە ئاڕاستی پێشبینیکراوی واشنگتن لای داوە، چونکە ئەمریکا لە بنەڕەتدا پلانی نەبووە کە شەڕێکی بەم قەبارەیە لەگەڵ ئێراندا بکات. ڕاشیگەیاندووە ئامانجی سەرەتایی هەڵمەتە سەربازەکەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا سنووردار بووە بۆ بە ئامانجگرتنی سەرکردە باڵەکانی تاران بۆ دروستکردنی بۆشایی دەسەڵات بۆ ئەوەی لەلایەن سەرکردە میانڕەوەکانەوە پڕ بکرێتەوە بەو هیوایی کە ئۆپەراسیۆنەکە بە خێرایی بەرەو پێشەوە بچێت وەک ئەوەی پێشتر لە ڤەنزوێلا ڕوویدا. کەناڵەکە ڕۆنیشی کردوتەوە واشنگتن دوای ئەوەی هەواڵی هەواڵگری بە پەلەی لەباری کۆبوونەوەی ئایەتوڵڵا خامنەیی و لێپرساوانی باڵایی ئێران پێگەیشتووە لە بەرەبەیانی ڕۆژی 28 شوبات زۆر بە خێرایی بڕیاری داوە بۆ هێرشکردن وا بیریان کردوتەوە کە بە کوشتنی عەلی خامنەیی ڕابەری باڵای ئێران ئەو بۆشایی دەسەڵاتە کە دێت تکایەوە وا دەکات کەسانێک بێنە پێشەوە کە خواستیان بۆ گەیشتن بەڕێکەوتن لەگەڵ ئەمریکا هەبێت. سەرڕای سەرکەوتنی سەرەتایی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران بەڵام دواتر دەرکەوت کە هەموو ئەو کاندیدانەی کە واشنگتن پەسەندی کردبوون بۆ وەرگرتنی سەرکردایەتی لە ئێران هەمویان کوژراون. دواتریش ترامپ دانی بەوە داناوە و دەڵێت زۆربەی ئەو کەسانی بیریان لێ دەکردەوە بۆ سەرۆکایەتی ئەو وڵاتە کوژراون. پێدەچێت ئەوانەی دیکەش هەمان چارە نووسیان هەبێت ئەگەر بێت و خۆیان ڕادستی خواستی دۆناڵد ترامپ نەکەن. لە راپۆرتەکەدا جەخت لەوە کراوەتەوە سەرکەوتنی سەرەتایی هێرشەکان جۆرێک لە غرودی لای ئەمریکا و ئیسرائیل دروست کردووە وای کردووە لە ئۆپەراسیۆنێکی سنووردارەوە بیگۆڕێت بۆ جەنگێکی درێژخایەنی بێ ئامانج و بێ ئامادەکاری تەواو. ئەمە جگە لە زیادبوونی کاردانەوەی ئابووری و سیاسی و نەبوونی استراتیژیەکی ڕۆن بۆ دەرچوون لەو جەنگە. CNN دەژڵێت ئێران توانی بە خێرایی خۆی لەگەڵ پێشهاتەکاندا بگونجێنێت و بە هێزێکی زیاتر لەوەی لێپرساوانی ئەمریکا پێشبینیان دەکرد. وەڵامی دایەوە و چەند شوێنێکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردە ئامانج و پانتایی جەنگەکەیان زۆر فراوان کرد. ئاماژەی بەوەش کردووە ترامپ هیوای دووبارە بوونەوەی سەرکەوتنی خێرای سەربازی ئۆپەراسیۆنی پێشووی ڤەنزوێلای خواستووە، بەڵام نەکەر ئەوە ڕووی نەدا بەڵکو ئێران زۆر بە خێرایی جێگرەوەیان بۆ ڕابەری پێشوو دانا کە موستەفا خامنەیی کوڕی ڕابەرە و سیاسەتەکانی هیچی جیاواز نییە لەو سیاسەتانەی کە خامنەیی پەیڕەوی دەکرد. بگرە لە ئێستادا تۆڵی کوشتنی ڕابەریشی چۆتە سەر. راپۆرتەکە جەختی لەوە کردوتەوە ناڕۆنی پلانەکەی ترامپ بۆ سەرکەوتن ناڕەزایی لەسەر ئاسی ناوخۆی ئەمریکا و هاوپەیمانەکانی واشنگتن دروست کردووە. وای کردووە ترامپ تەنها شانازی بەدەستکەوتەکانی سەرەتای هێرشەکە بکات بەبێ ئەوەی دڵنیا بێت کۆتایی ئەو جەنگە چۆن دەبێت و کەی تەواو دەبێت. سەرۆکی ئەمریکا ڕەخنا لە ئێران دەگرێت و دەڵێت لە ڕێگەی میدیاوە ڕاستیەکان دەشێوێنن. باسی لەوەش کردووە ئێران لە شەڕی میدیاییدا باشە بەڵام لە ڕووی سەربازی و لاوازە. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕایگەیاندووە ئێران لە ڕێگەی بەکارهێنانی زیرەکی دەستکرد ڕاستیەکان دەشێوێنێت بە جۆرێک. کەشتی ئەبراهام لینکۆڵنی لە میدیاکاندا پیشاندا وای دەرخست هێرشیان کردوتە سەری و کەشتێکە سوتاوە لە کاتێکداوە ڕووی نەداوە. باسی لەوەش کردووە ئێران لە ڕووی سەربازی و لاوازە و ئەو وڵاتە لە ناو دەچێت. وەک توانجێکیش دەڵێت تاکە سەرکەوتنی بەدەستی دەهێنێت ئەو سەرکەوتنانە دەبێت کە لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە دروستی کردوون. دۆناڵد ترامپ دەیژڵێت باوەڕم بەوە نییە کە ئێران دەڵێت ئامادەین بۆ دانوستان. وەزیری دەرەوەی ئێران ڕایگەیاند بە ئامانجگرتنی کۆگاکانی سوتەمەنی وڵاتەکەیان لەلایەن ئیسرائیلەوە تاوانی جەنگە. عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران لە نووسینێکیدا لە تۆڕی ئێکس ڕایگەیاند بردومانەکانی ئیسرائیل بۆ سەر کۆگاکانی سوتەمەنی لا تاران پێشێلکردنی یاسانە دەوڵەتیەکانە و ئەنجامدانی تاوانی جەنگە و دەبێت سزا بدرێت. ڕاشی گەیاند ئەو جۆرە کردارانە دانیشتوانی وڵاتەکەی ڕوبەڕووی زیانێکی درێژخایەن دەکاتەوە و کاریگەری درێژخایەنی دەبێت لەسەر تەندروستی و پیسبوونی خاک و ئاوی ژێرزەوی. ئەمە لە کاتێکدا فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل بردومانی کۆگایەکی نەوتیان کرد لە تاران. بەهۆیەوە ئاگرێکی گەورە لە کۆگاکە کەوتەوە کە توانای کۆنتڕۆڵکردنی ئەستەم بۆ بەهۆیەوە ئاسمانی تاران پڕ بووە لە دووکەڵی ڕەش. بۆکردنەوەی گەروی هورموز سەرۆکی ئەمریکا داوای هاوکاری لە چین و ناتۆ دەکات، هۆشداریش دەدات لە هاوکاری نەکردنیان. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە لێدوانێکیدا بۆ ڕۆژنامەی فاینانشەل تایمز هۆشداریکی توندی بۆ هاوپەیمانەکانی ئەمریکا لە ناتۆدا و دووپاتی کردەوە کە هاوپەیمانیەکە ڕوبەڕووی ئایندیەکی زۆر خراپ دەبێتەوە ئەگەر هاوپەیمانانی ئەوروپا نەتوانن پاڵپشتی هەوڵە سەربازیەکانیان بکەن بۆ کردنەوەی گەروی هورموز.
وتیشی چەندین ساڵە هاوکاری ئۆکراین دەکەین ئێستاش کاتی ئەوەیە ئەوروپیەکانیش هاوکاری ئێمە بکەن. ترەمپ باسی لەوەش کردووە ڕەنکە لووتکەی داهاتووی لەگەڵ شی جینپینگ سەرۆکی چین دوا بخات کا بڕیارە لە کۆتایی ئەم مانگەدا ئەنجامی بە بۆ ئەوەی فشار بخاتە سەر پەکین بۆ ئەوەی بەشداری بکات لە هەڵگرتنی گەمارۆکانی ئێران لەسەر گەروی هورموز. ترەمپ ڕوونیشی کردەوە پێشبینی دەکات پەکین بەشداری بکات لاکردنەوەی گەرۆکەدا چونکە لە سایانەوەی نەوتەکەی لەو ڕێگەیەوە هاوردە دەکات. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا هەوڵی پێگەنانی هاوپەیمانێکی تایبەت با گەروی هورموز دەدات بۆ کردنەوەی گەروەکە. ماڵپەڕی ئەکسیسۆز لە زاری 4 سەرچاوە بڵاوی کردوتەوە. ترەمپ و گەورە لە پرسراوانی ئیدارەکەی پەیوەندی زۆر چڕیان ئەنجام داوە بۆ پێگەنانی هاوپەیمانی هورموز کە پێ دەچێت لەم هەفتەیەدا هاوپەیمانیەکە ڕابگەێنرێت. سەرچاوەکان ڕێشیان گەیاندووە هەفتەی ڕابردوو ئەمریکا لەگەڵ هاوپەیمانە ئەوروپی و ئاسیایی وڵاتانی کەندا و پەیوەندی دیپلۆماسی هەبوو دەیەوێت هاوپەیمانیەکی تایبەت با گەروی هورموز دروست بکەن، بەڵام تا ئێستا هیچ وڵاتێک پابەندی خۆی بۆ هاوپەیمانی ڕانەگەیاندووە. بەڵام لێپرسراوێکی باڵای دارەکەی ترەمپ وتوێتی ترەمپ پێشبینی دەکات لەم هەفتەیەدا چەند وڵاتێک پشتیوانی خۆیان بۆ ئەو هەوڵە دەرببڕن. لە ئاگەری دروستکردنی هاوپەیمانیەکەش ئەو وڵاتانی بەشدار دەبن دەبێت با کەشتی جەنگی و فڕۆکەی بێفڕۆکەوان و کەشتیگەلی سەربازی هاوکاری بکەن. پێشتر ترەمپ لە تروز سۆشیال وتبووی ئەمریکا و چەند وڵاتێکی تر کەشتی جەنگی دەنێرن بۆ کردنەوەی هێڵی دەریایی و بازرگانی. داوای هاوکاریشی لە چین و فەڕەنسا و ژاپۆن و کۆریای باشوور و بەریتانیا کردبوو. یەکێتی ئەوروپا ڕای دەگەێنێت جەنگی ئێران نرخی نەوتی بەرز کردوتەوە. ئەمڕۆ وەزیرانی وزەی یەکێتیەکە بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی کەمبوونەوەی وزا کۆ دەبنەوە. ئەمڕۆ وەزیرانی وزەی ئەندامانی وڵاتانی یەکێتی ئەوروپا کۆبوونەوەیەکی داخراو دەکەن بۆ تاوتێکردنی کەمکردنەوەی تێچووی وزە بەهۆی داخستنی گەروی هورموزەوە. هەروەها کار دەکەن لەسەر داڕشتنی ڕەشنووسێک بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی بەرزبوونەوەی نرخی نەوت و غاز بەهۆی جەنگی ئێرانەوە. ئورسولا ڤۆن دەر لاین سەرۆکی کۆمیسیۆنی ئەوروپاش ڕای گەیاندووە یەکێتی ئەوروپا تاوتوێی دانانی نرخێکی جێگیر و گونجاو دەکات بۆ غاز. هەروەها کایا کالاس لێپرسراوی سیاسەتەکانی دەرەوەی یەکێتی ئەوروپا دەڵێت جەنگی ئێران بۆتە هۆکاری بەرزبوونەوەی نرخی نەوت و ئەوەش نیگەرانی لێکەوتۆتەوە. وتیشی لە کۆبوونەوەکەدا تاوتوێی بژاردەکانی کرانەوەی گەروی هورموز دەکەن. دەژڵێت کەمکردنەوەی سزاکانی ئەمریکا لەسەر نەوتی ڕۆسیا پێشهاتێکی مەترسیدارە. ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵ مەسعود پزیشکیان سەرۆکی ئێران داوای کرد بە زووترین کات ئازادی دەریاوانی بۆ گەروی هورموز بگەڕێتەوە. ماکرۆن لە پلاتفۆرمی ئێکس نووسیوێتی پەیوەندیەکی تەلەفۆنیم لەگەڵ سەرۆکی ئێران ئەنجامدا و داوام لێ کرد بەپەلە هێرشەکانی ئێران بۆ سەر وڵاتانی ناوچەکە ڕابگیرێت. هۆشداریشی داواتە پزیشکیان لەوەی فەڕەنسا لە چوارچێوەی بەرگریکردن و پاراستنی بەرژەوەندیەکانی کار دەکات و بە پێویستیشی دەزانێت چوارچێوەیەکی سیاسی و ئەمنی نوێ بۆ گەرنتیکردنی ئاشتی و ئاسایش بۆ هەمووان دابنرێت. با جۆرێک گەرنتی ئەوە بکرێت کە ئێران هەرگیز نابێتە خاوەنی چەکی ئەتۆمی و مەترسی موشەکیە مەترسی موشەکە بالیستیەکانی ئێران و چالاکیەکانیشی لە ناوچەکەدا کەم دەکرێتەوە. پاپالیۆی چواردە پاپای ڤاتیکان داوای ئاشتی دەکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە پێویستی دەزانێت جەنگ کۆتایی بێت و دەست بە دانوستان بکرێتەوە. هاوخەمی خۆشی بۆ کەسوکاری قوربانیانی جەنگ دووپات دەکاتەوە.
لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەدەست جەنگەوە ناڵاندیان. هەزاران بێتاوان کوژران، زۆرێکی تریش بە ناچاری ماڵەکانیان بەجێهێشت. من هاوخەمی خۆم بۆ هەموو ئەوانە دووپات دەکەمەوە کە ئازیزانیان لە هێرشکردنە سەر خوێندنگە، نەخۆشخانە و شوێنی نیشتە جێبوونەکاندا لەدەستداوە. سوپای ئیسرائیل دەستپێکردنی هێرشی زەمینی سنوورداری لە پاشووری لوبنان ڕاگەیان بڕیاریشە لە ڕۆژانی داهاتوودا هەردوو وڵات لەسەر ئاگربەست کۆ ببنەوە. سوپای ئیسرائیل بڵاوی کردەوە ئامانجی هێرشە زەمینیەکە لە ناوبردنی پێگەکانی حیزبوڵای لوبنانە و دایانەوێت بەرەی پێشەوەی بەرگریان بەهێز بکەن. سوپای ئیسرائیل ڕێشی گەیاندووە هەڵمەتەکەیان لە ناوبردنی ژێرخانی حیزبوڵا لە خۆ دەگرێت. دەستەی پەخشی ئیسرائیل بڵاوی کردەوە حکوومەتی ئیسرائیل ئامادەکاری دەکات بۆ ڕەزامەندیدان لەسەر بەکارهێنانی نزیکەی 450,000 سەربازی یەدەک. ئەوە بەرەو پێشوونە سەربازیە لە کاتێکدا دوو لێپرسراوی ئیسرائیلی باسییان لەوە کردووە پێدەچێت لە چەند ڕۆژی داهاتوودا ئیسرائیل و لوبنان بۆ گەیشتن باگربەستێکی هەمیشەی دانوستان بکەن کە چەکداماڵینی حیزبوڵا لە خۆ دەگرێت. بەهۆی داخستن و قوڵبوونەوەی کێشەکانی گەروی هورموز و ناوچەکە بە گشتی عێراق ناچاری ڕوونکردنەوەی یاخود ناچاری ڕووکردنە بەندەری جیهان بووە بۆ هەناردەکردنی نەوت. هەرێمیش با چەند مەرجێک ئامادەیە ڕێگە بە هەناردەکردنی نەوتی عێراق بدات. فراکسیۆنەکەی سوودانیش داوا دەکات حکوومەتی هەرێم پێداچوونەوە با هەڵوێستەکەی دابکات. بڕیاریشە ڕۆژی سێشەممە وەزیرانی نەوتی عێراق و زامانە سروشتیەکانی هەرێم و بەڕێوەبەری گشتی سۆمۆ بانگشتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکرێن بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو بابەتە. بەهۆی پەرەسەندنی جەنگی دژی ئێران و قوڵبوونەوەی کێشەکانی گەروی هورموز، عێراق هانای بۆ بەندەری جەیهانی تورکیا بردووە بە مەبەستی هەناردەکردنی نەوت. هەرێمیش بە چەند مەرجێک ئامادەیە ڕێگە بە هەناردەکردنی نەوتی عێراق لەو بەندەرەوە بدات. وەزارەتی نەوتی عێراق لە ڕاگەیاندراوێکدا بڵاوی کردووەتەوە ئەڵێت ئەندامانی ئەنجومەنی نوێنەران پرسیاری هەناردەکردنی نەوتیان بۆ بەندەری جەیهانی تورکی کردووە. وەزارەتی نەوتیش ئامادەیی دەربڕیوە بە مەبەستی هەناردەکردنی نەوت بۆ تورکیا و لەگەڵ حکوومەتی هەرێمیش لەسەر ئەو بابەتە گفتوگۆیان کردووە بۆ هەناردەکردنی 300,000 بەرمیل نەوتی عێراق و 200,000 بەرمیل نەوتی هەرێم لە ڕۆژێکدا. لە کاتێکدا توانای هەناردەکردنی بۆریەکە نزیکەی 900,000 بەرمیلە لە ڕۆژێکدا. ئاماژەی بۆەش کردووە. وەزارەتی سامانە سروشتیەکان ڕەتی کردووەتەوە لە ئێستادا هەناردەکردن دەست پێ بکاتەوە و چەند مەرجێکیشی داناوە کە پەیوەندیان بە بابەتی هەناردەکردنی نەوتەوە نییە. وەزارەتی نەوتی عێراق باسی لەوەش کردووە دواکەوتنی هەناردەی نەوت زیانی دارایی بە عێراق گەیەنێت و ئەیانەوێت قەرەبووی ئەو بڕە بکەنەوە کە لە باشوور ڕاگیراوە. بۆیە داواکارن وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم لە پێناو بەرژەوەندی نیشتیمانی ڕێگە بە هەناردەی نەوتی عێراق بدات. لە بەرامبەریشدا وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم ئەو ڕاگەیاندراوەی وەزارەتی نەوتی عێراق ڕەت دەکاتەوە و دەڵێت عێراق هەوڵی تۆمەتبارکردنی هەرێم دەدات بۆ چەواشەکردنی ڕایگەشتی. دەشڵێت عێراق بە سیستمی ئەسیکۆدا ئابلوقەیەکی خنکێنەری خستۆتە سەر هەرێم و میلیشیا لە یاسا دەرچووەکانیش کە لە بەغدا موچە وەردەگرن و پڕچەک دەکرێن هەموو هێڵگە و پاڵاوگەکانی نەوت و گاز و وزەی هەرێمیان کردوتە ئامانج. لە ئەنجامی ئەو هێرشە تیرۆستیانەش بەرەمهێنان وەستاوە و هیچ بەرهەمێکی نەوت نەماوە لە کوردستان بۆ هەناردەکردن. وەزارەتی سامانە سروشتیەکان دەژڵێت سەرڕای ئەوەی عێراق ئامادەنیە ڕێگری لە هێرشە تیرۆریستیەکانی سەر هەرێم بکات و هەوڵ هەیە ئەجندای نادەستوری و نایاسایی بەسەر هەرێمدا بسەپێنرێت، هەرێم ئامادەیە بۆ دەرباسکردنی عێراق و هەرێمی کوردستان لە کۆی قەیران و کێشەکان، ئەویش بە گفتوگۆیەکی بنیادنەر لەگەڵ عێراق، بەڵام بەغدا ئامادەی گفتوگۆ نیە. انتبه كثير من المداخلات اللي عندك. محەممەد جاسم خەفاجی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش لە لیژنەی یاسایی دەڵێت مەرجدارکردنی هەناردەی نەوتی عێراق پێشهاتێکی مەترسیدارە و قۆستنەوەی ڕەوشی ناوچەکەیە بۆ بەرژەوەندی تایبەت، ئەویش بەهۆی نەبوونی یاسای نەوت و غاز. هۆشداریشی داوە قەیرانی ناوچەکە تێدەپەڕێت، بەڵام بەتوندی مامەڵە لەگەڵ ئەو هەڵوێستەی هەرێم دەکرێت، بۆیە باشترە هەردوو لە بگەنە ڕێکەوتن لەسەر ئەو بابەتە.
شارەزایان و چاودێرانی بواری وزەش پێیان وایە چارەنووسی ئابووری و سیاسی عێراق و هەرێم ئاوێتە یەکترە و ڕەوشی ئێستاش پێویستی بە هەماهەنگی بەرفراوانی هەردوولایە بۆ تێپەڕاندنی قەیران و کێشەکان. ڕێگە نەدان بە هەناردەی نەوتی عێراقیش بە هەڵەیەکی استراتیژی دادەنرێت. دەستگای میدیای کورتسات و ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان لە چوارچێوەی کەمپێنی یەک دەنگ بۆ ڕۆژئاوا هاوکاری داراییان پێشکەش با 200 خێزانی ئاوارەی ئەفرین کرد کە بە ئارەزوومەندانە گەڕاونەتەوە بۆ زێدی خۆیان. لێبرساوی لقی قامیشلۆی منداڵپارێزی کوردستانیش با کورساتنویزی ڕاگەیاند بە گشتی بڕی 20,000 دلار هاوکاری بەسەر ئاوارەکاندا دابش دەکرێت و هەر خێزانێک 100 دلار وەردەگرێت و تیشی لە چوارچێوەی کەمپێنی یەک دەنگ بۆ ڕۆژئاوا زیاتر لە 30 تۆن دەرمان و 1000 قوتو شیر لە ڕۆژاوای کوردستان دابش کراوە. Çarçovaya hemlaya bi yek dengîş bo Rojava ya go saziya kursat ya ragihandinê û rêxistina mindalparêzanî Kurdistanê pê rabûbûn ji bo danheva alîkariyan ji xelkên Rojava re hin alîkariyên maddî an pere li ser wan koçberên Efrînê yên ku wê vegerin cih û warên xwe hate dabeşkirin. هیرو اما که مجلس عفرین در باسی دبستانین مد من هف مالبتی می دست مالبت که وگر عفرینه هیرو دست به حمله کردن یک دنگی دروج آوادا الیکاری و مالبتات کردن الیکاری به مادیه. ام اسپاسیا یا حمله یک دنگ جبور روجاوا و خلک کردستان دسته وان صاحبه و رحمل ده و باوی وانگیابه ای بافل به ای کردستان گشتی به Malbatên yên got hatin ermanjgirtin di sed malbat bûn ji koçberên yên got wê vegerin cih û warên xwe îresin. Got her malbatek 100 dolarên Emerîkî wê bigihêje û ev yek bi hevrêzîkê bi Encûmena Efrînê ya koçberan e li bajarê Qamişlo birêve çû. بالکاریا مجلس عفرینی لباجار قامشلو ما پروژه ما گو ام بالکاریا دصد مالبات گوا بریارا خدایی وگرن عفرینی و در دور عفرینی بالکاریا ما دبنسیا کمپانیا یک دنگ برو جاوا هر مالباتک 100 دلار امریکی بگی جوا کاروانی دیمین دصد مالباتن هر مالباتک جوی دصد مالباتی امی 100 دلار امریکی آنا ام سروات و زیاد کن. پشتیوان êrîşên li ser her du gerekên Kurdî li Helebê û paş re ew êrîşên li ser deverên yên gotbin kontrola hêzên Sûriyayê Demokratîk de bûn zêdî 140,000 kes bûne koçber û penaber û pirîna wan ji xelkên Efrînê bûn. û saziya kursat û rêxistina mindalparêzanî Kurdistan bi hemleyekê rabûn bi navê bi yek dengî ji bo Rojava. û ta êsta 30 ton derman û 1000 qutî şîrên zarokan gihandiye Rojava. û vê carê jî 20,000 dolarên Emerîkî dabeş dike li ser koçberên Efrînê. Kampanya yek deng bo Rojava berdewam e di belavkirina alîkariyan li ser koçber û xelkên Rojavayê Kurdistanê û vê carê pere têne dabeşkirin li ser koçberên Efrînê yên got dixwazin vegerin cih û warên xwe îresin. Dara berekat Kurdsat News Qamişlo. هەواڵەکانی ساعت 12 پێشکەش کرا خاتان لەگەڵ.